شلونی برا باشی؟ باش خاله جان حالت روشنه باشی ساعت باشه باش قربان ساعت باشه قربانتم شما باشم باشی ساعت باشه باش خوێندنگاکەتان باش چەند وەدەیە وڵی باوکێرە ئەوەی ڕعە شتیدا ئەوە دەکات چار وەدەیە حکومەت بۆ دروستکردنی خەڵک خۆتان ناوە کابرا دروست کرد بەس لەبەرەوە بخوێنن بڵێ چەند تەلەبە چەند بۆ خوێنن 6 تەلەبە بڵێ چەند مامۆستادانەیە 3 کوردی خوێنی عەرەبی مامۆستا هەر کوردی و بالکاری و ئینگلیزی ئەوانەیە باشە مەکتەبەکە قوڕەوە نییە مافە جێتە چێ؟ جێتە گەچە؟ بڵێ خوا؟ دڵە پۆشت ناکات لە زستان بارانە بارێ؟ مازە قسەی دەکات چی دەکەن؟ قسەی قچە یانی کەمێک ئاکات باش سڵاو ئازیز و خۆشەویستان ئەم کاتان باش بەرنامەی خەڵک و حکومەت لە قەزای مەخمورین لێرە چوونێتە گوندی دووگرتکانی حاجی مستەفا لە سەحراییەک لە سەحراکانی نزیکی سنوورەکانی هەرێمی کوردستان بەداخەوەی کە لێرە بینیمان ژیانێکی سادە و ساکار ئەوەی لێرە بینیمان دانیشتوویەکی سادە و ساکار لێرە ژیانێک بەسەر دەبن ژیانێک بۆ خۆیان باسی دەکەن پڕ لە مەینەتی ژیانێکی بێکارەبایی ژیانێکی بێ ئاو ژیانێکی بێ نەخۆشخانە ژیانێک بێ هەموو خزمەت گوزاریەک ئێستا ئێمە لە گوندی دووگرتکانین لەگەڵ ئەم دانیشتوانە خۆشەویستەی ئەم گوندەدا دانیشتوین با لێرەوە لای خۆیانەوە بزانین گرفت و کێشەکانیان چییە با سوخوازدای ئەمان چییە لێرە بزانین ئەمان تا چەند خزمەت کراون ئەمان هاتنەوە لە دوای 2023ەوە خۆشی گوندەکانیان ئاوادان دەکەنەوە و هاتنەوە گوندەکەی خۆیان و عارەبەکانیان دەرکرد لە گوندەکان بەڵام بەداخەوە وەکو خۆیان ئێستا لە گفتوگوی پێشەسا باسییان کرد ئەگەر وا بڕواکرێ کۆچکەینەوە بەرەو شار و گوندەکە چۆڵکەین ناوچەی قەراج ناوچەیەکی فراوان و سەر بە قەزای مەخمورە لەم دەشتایەدا زیاتر لە 75 گوندی کورد هەیە و چەند گوندێکی عەرەبیش هەیە زۆربەی گوندە کوردەکان لە سەردەمی حیزبی بەعزدا تەعریب و تەرحیل و تەبعیز کراون چی زەویزاریان هەبووە هەمووی داگی کراون زۆرێک لەو گوندە کوردانە ئێستا خاوەنە ئەسڵەکانیان گەڕاونەتەوە سەر زێدی خۆیان و بە هیوای ئەوەی ژیان بەردەوام بێت بەڵام بەداخەوە هەر کە دەچیتە لایەن چەندین گرفت و کێشە و نەهامەتی خۆیان باز دەکەن ئەمە گوندی دووگرتکانی حاجی مستەفایە ئەم گوندە و ئەم ناوچانە بە ناوچەی جێناکۆچی لەسەر دادەندێت بەڵام دیارە دەسەڵاتی کوردیش ناکۆشی لەگەڵ ئەو کوردانەشەیە کە لەم گوند و ناوچانەدا نیشتەجێن چونکە ئەگەر بۆ چەند ساتێکی کەمیش بێت بۆ دەردەکەوێت کە بەڕاستی پێشگوێخراون ئەمان دەڵێن ئێمە باجی کوردبوونی خۆمان دەدەین دەچینە مووسڵ دەڵێن سەر بە هەولێرن دەچینە هەولێریش دەڵێن ئێوە مووسڵاوین بۆیە دانیشتوێشی ئەو گوندە دەڵێت ئێستا بە گومانم لە کوردبوونی خۆم گوندی دووگرتکان نزیکەی 10 کیلۆمەتر کەوتوتە خۆرئاوای قەزای مەخمورەوە سەر بە ناوچەی قەراجە دووگرتکان لە ئێستادا زیاتر لە 10 ماڵی تێدایە لێرە ئەوەی بڵێ خزمەتگوزاری بۆیان نەکراوە تەنانەت ئەم خوێندگایە دانیشتوێنشی گوندەکە دروستی کردووە باشە بۆ دەبێت ئەمانە بەو شێوەیە بژین بۆ دەبێت ئەمانە ژیانیان بەو کولەمەرگیە بێت سەیری منداڵانی ئەمان بکەن لەگەڵ ئەوەشدا ئەمان ناڵێن پارەی تەنکەرەنەوتەکانی کە دەیفرۆشن دەبێت بەشمان بدەن دەڵێن تەنها سادەترین مافمان پێڕاوە بین کە ئەویش خزمەت گوزاریە سەرەتاییەکانە لە هەشتایەکان 36 مار بووە ئەلعانەکە بێن عەرەب هات بێرن عەرەب داگیری کرد بوو لە 2003 ئەمە گەڕاینەوە عەرەبمە دەرکردیان هەتا ئەلعانەکەش ئەمە هەر بە خۆمان ژیانی خۆمان دەبێت بە سەری بەشەر سەری دێمە بدایەوە ئەوە تا لە سەرەتا مزگەفت لە مزگەفت پێدا بێت مزگەفت خێرخواست کردیتی 3 سارە کۆتر هێلنانی ناو دەکا یعنی مەلایەکێ نەداینێت جمعان بێ غوتبەکەمان لۆ بکات زادا 2 کیلۆمەتر لێرە دوور نییە ئەوە بووە 9 ساروەنیە هەموو سارێ ئەگەر
چاکە باران زۆر نیاگە باران زۆر پێمان ناکرێت بچنە سەجادەی ئەواتە دێنەوە بە هەرچی ئارەچی یعنی مەکتەب بخۆم لە 2004 ئەمە کردیتم مەکتەب لەسەر حیسابی خۆمان ئەمە کردمان کات دەوەرە پێم بێت ئاوا مووسل ئاوی هینایە باشە ئەمە مەکتەبمان کردێش دوو مامۆستایان داینی سێ مامۆستایان داینی دەتوانین لە حکوومەتی هەرێمی کوردستان بپرسی بزانین لە برژێ خستراینە مادەی سەرچولی نەمادەی سەرچولەکەش بوو ها نەزەواجەکەش بوو ئەمە لە هەموو شتێکی معلومی لە هەموو شتێکی ئێوە خۆتان بە کوورد دەزانن بەلێ کوردایەتی ئەمە کردیتمان چەسانەوە ئەمە کردیتمان وەختی خۆ لە سەعودی عەرەبان بووینە هەر ئەوەی مەتیقەدا براوەکان ئەوانە چەساوایان زۆر دیتیە ئەوانە زۆر پێشمەرگە بووینە ئەوانە زۆر شەهید بووینە دالعانەکەش هیچ لە بۆوانە نەبوو دەگەرێتەوە سا حکوومەتی هەرێمی کوردستان دەنا ئێوە کوردن خۆی کوردێنی خۆ عەرەب نینە ئێرانانی خۆ عەرەب نینە بابە کارەبا هەیە لەناو 24 ساعتی 4 ساعت 3 ساعتمان هەیە ها لۆ ئەو گوندە کارە گوێدایاندنی لۆ نادەنەما هێنە لە بەشەری نێوەشیوان ئەوەل واحدە مەسەحوری هەموو عەرەبەکانی پاشانیش هیچ شێوێکی ڕاستیانیان لەگەرمان نەکرد هیچ ڕاستیان لەگەرمان نەکرد جارێکی سەرێ لەمان هەر نەچشە یارمەتیشمان نەدا بە هیچ شێوێشی ئەم بخۆم یەک بە نەفسی خۆم 5,000 عەریزەمدا لێ ئەو بیرە متوازیەی 5 عەریزەمدایە لێنی کامکەمە هەر دەرێت تەعینات نییە مەسرەفی بیری بخۆمان هەمما کرد مەعمولی برایەکی ئەو زەلامەی 750,000 دەرمەندا لێ مەسرەفی تا ئێستا دەڕۆژ ناوی عەریزەم سەردایتەوە دەرەوە لە تەعینات نییە بابا ئەدی ئەمە ئەو حەیوانمان هەیە شتمان هەیە ئەدی ئەمە بچ ئاودەی لێن و عالەمکەیری لێ بوومە نییە ئەمە بیرەکە ناو دیەکە چیتان بۆ ناودێکەشان هیچمان لێ نەکرێ هەر بە هیچ هیچ شتێکمان لێ نەکرێ بزانین هەیە کە چێ بە چ بوومان ناکەن ئەگەر حکوومەت هەبیدن خزمەتمان دەکەن بەڵام دیارە ئەمە کورد نینە نا ئەوانە دیارە لەبەر چی ئێستا شکلی پێشمەرگەوە لە کەلەمە ئێستا شکلە پێشمەرگەکان ئەمانە کە پێشمەرگەکانی ئێستا هەموو موجودن کە لە کەلەما دادەنیشتنەوە ئەمە قوتارمان دەکردن و یارمەتیمان دەنەوە دەماشاردنەوە ئەگەر ئەمانە لەبانە ئەوانە دەوێرن لە منتیقەی سەرکردای درابێنن و کەنە داستانی بکەن ئەگەمە لەبانەیە ئەگەمە لەگەریان نەڕۆیشتمانە لەگەریان نەچوبانە لەگەرمان نەکردمانە ئەوانە ئەو پێشمەرگە ئەوانیش بەشمە زەلام بوو چونکە ئەمە لەگەریان لەبانە ئەوان پێیان دەکەن وشانە بکەن ئێستا پێشمەرگەکان هەم بەردەوامن ئەوانە ئێستا هەمیشە سبەی دووش دەشمان بینن ئەمە بخۆم چەند جار لەبینات چوویمە ئێستا داوای مێ بەشیان لە دەکەن درێن وەڵا ئەمرمان نییە ئیشیانەوە بدەن ئەمە هەر خەفەتیان لێ خوین ئەیکو خەفەتیان لێ ناخۆین لەگە پێشمەرگەی غایمان دابی لەگە پێشمەرگەی بینی یارمەتی پێشمەرگەمان دابی شەهیدمان ئەبیتن و ئەوە تەوارە ڕۆخدا سەرتی بۆ تاسە حسابی چوون خانیەکە پێی تەواو ناکرێت بۆ خۆی خانیەکە پێی تەواو ناکرێت قاریکرد محەممەد مەفتەح بیجی دەی بەس هەر ناشتەوە بە حەلەی نەدە باشترە ئەوە لەستا عەردینەوە بینی نەفتی تێدایە بەس ئینشاءالله غەراشیان دەبێت بۆ باس ناکە حەز ناکەی لێ بن ها أخي المخوان تبغى نظلمها هذه الكابرة أول دماغ نبي شنو هي خلي كي خوي بدنا كتبوك على سكركات ولا زادي أول جيانا هو ها هو كابرة سرتي بوقت خوي أنا هز بوا هم شيء كده خالد شنو خوي تدرس ناكري أنا تخيلات خالد بيد خوي تدرس ناكري ها كابرة تسمر عالم من بدنا أو تمسكت برامبر كل الناس اللي تعين كل ولا عمر يلونكو هذا لو عمر ممكن تقول عمر يوم الدنيا حەز مالەیە کە شتێکمان لێ بکە بەڕاستی کە لەو دەشتە دانیشتینە حەق وایە ینی سەرەکمان لێ بدە زارێکی ئەلێکەم و کوڕیتان و قوستانیتان چییە هیچ ئاوڕێکمان لێ نەدرایتەوە بۆ کەزاتە بەلاتانە نا وەڵڵه تەعالانەکە ئەوە ڕۆژێک یەک نادرێ کاکە چایەکمان لەکەم بخوالی مشکلەتان ئەوەتان سەودەی یوسف ناوی لە وەختی دەنگدان هەیە کاتی دەنگ دەدرێ بەڕاستی دێن جارە کاتن هەندێک معزوونی دانێندانی لێ لە مەکتەبێ لێ دەنگدانی بوو هەموو ئاگادارن معزوونی 250 دیارباویەکە ئەو تا شتەکەەوە مایە زارە معزوونی دان هاتێ وەختی دەنگدانی ماجوونەکە ماوە معزوونی دانشتنی یەک جار ئەو معزوونە هاتێ ئەو وەختی دەنگدانی ئەگەنە کەس کەمە نەیتی وەڵڵە بۆ مشکلەتان هەیە مشکلەمە ئەرێ وەڵڵە هاتمش ئەو دیوارە ناشری دەکەی ئەگەر یەک و غورفەخانی جوانمان لە بکانی سیری دێ حکومەتە وەنیە ئەو ڕێە بە قورئان زستانی نییە خاکە ناسی دەبین هەتا ئێرەمان دەکردە ناو قوڕێ هەتا دەچینە بازاڕ شتێک لە خۆمان دێنین ئەگەڵ زادەمان لۆ چاکەن ئەو 2 کیلۆمەترە وەنیە مزگەفتەکەمان هەروها 1 پەلستاین ناکە ئەوە حیچ بە کوردیان حساب نەکردێ و
حساب شنو ما نكتي إخوان ما دي صوت شلوا وناجا دابرا إذا والله ما دست تسلش ما كري حتى استيج اشتغل ما نكتي براسي كسب مقصد ما دقدان نبدأ وزارة بيت كل شيء يعني أو أزيد تمام بدأ دقنادين براسي سن زارك هاك دقدادي وغير ما دايتي بقوي بدروج بالصلاة وبارا بسيك كمان دنجي خودي بس في سبيل كرت سركبي بدشتك إيه كايس هيس شيلو ما نبو كردش ساكودويش نا والله استفادة ما نبو هج ماذا منيا يخاف باش ولا 2007 تا يستكا تسدي لنا قندي بمكتبة شي باش بملاك جمعة قد بكي بدا بالريبانة شي بخود كده هاتي وشي تسه خاني برشي جوان خاني برجو تصوير كراها متسددي بابرا بيت قندي وزيدي بابو بابيري دانشي عزيل اشتخوش لقندي عزيل الريبانة شي باشا كانت بي ويا قندم خوش دوي عزم لقندية وش كسارية وبزاري يعني لعيواني براستي هزنية هذا عمر جوان حاجة استر لا يزال آلي شي لدينا على في لدي أما النص على اللي رينا هتار على كي يقدر برسمان نديتيا بيت دانشي أو هلا خرما كاتو أريكاكا أنقول سعد ودستان بيدي وستان بيناوي يعني تسعية سنية بتساوي من بيقدر شرية كتيا أو كلا لو قندي بخور ما كل يتمانو تاو خلاص براو الصلاة كردي شو أنا بيني كاج محمد برامر بقول كانوا خلش والله هي ده سلام برابر بقول كان بيسفد أيوة ده سلاتي كردي شيء قاعد يا أو هل قلنا كام بابا فيش ما قلنا عندي أخوات تخو فيش ما قبل أيوة فيش عندي أخوات هز مارك نبو نفس سنوي لحمو زي شيء مارك نبو همو روجه هز مارك نبو دو زلام سنة فلسان نفري برينا كاقول بسلي ها تسوق دكات تسوق دكتور كراء ساكراء والله بعد كم يشتك ما نكري على قندي أولا أنا كم على قندي ما قال لزيد أكمل لمكتب دوام لكم أجاونا بدي قندي بسورينه هل يشتي نكري نص ساعة ما ند تورك ما هي إثنين أبي قندي بسورينه فارشني ما كربي وجرا وصارك أيجنبو لازم بيكم خاني بس ساعة قارية اللي كان شمول ما ناخا اللي كان درن مغمول لسا وليرة وليرة درن لسا مسرة ساعة قارية هيش تك شمولي ما ناخا لسا كم نجدامنا وي بكم خاني بوكر تبلوك وبوشتانا بوجن واسطة برجنا أم شوني ما استكين شوني بتشوك يعني تسيب باش بخوش من نظام بتشوكا ما نعرف بخوش من نظام بتشوكا بس ناس بپاره ولی ناتشار يعني بله أما ودي كده يبينين دو بسية دوني وبسية أجا كم ترى لقال شوني بتشوك بو تشيج لنا نشد خاني جنجك گەنجێکی کورد لە ناوچە جێنا کوچکە لە سەرەکان لە هەرێمی کوردستان سەیر لەوایە بەرپرسانی ئێمە کۆمەڵە قسە و کۆمەڵە دروشم دەڵێنەوە کرێ شتێکی وای بین بڵێن جێگای تێڕامانە و دروشمانی ئەوان گەنجێک بەم شێوەیە بێ ژیانی هاوسەرێتی دروست بکات ئەگەر بێت ماڵە بۆ خۆی دروستکە دەبێ بە گەچ و کەرتەبلۆک هۆدەیەکی بچووک دروست بکە و ئەو جەگەرتوانی سەری بگرێت حەق نییە خەڵک بۆ پرسێت حکومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی کورد شۆڕشان بۆ شێ کرد بۆ گیرفانی خۆتان یان بۆ خەڵکی کوردستان
بارودۆخی زۆربەی گوندەکانمان وەکو یەکن یعنی هەندێک گوند لە هەندێک گوندی تر زیاتر پرۆژە بۆ کرا بۆ نمونە دووگرکانی حاج حوسێن زۆر پرۆژە خانووی لە بۆ کراوە کارەبای لە بۆ کرا ئاوی لە بۆ کراوە تەنانەت سنتەرێکی ڕۆشنبیریشان لە بۆ کردبوون نازانم ئێستا لە بۆ بزان بەمە بەستی قوتابخانە بەکاری دێنن بەڵام بەگشتی دووگرتکانی حاجی مستەفا زۆر گوندی تریش لە هەندێک خزمەت گوزاری هەتا ئێستا پێیان نەگەیشتووە ئێمە دڵنیاین کەم و کۆڕی هەیە لە زۆر شوێن لەوانەیەک لەوانیش دووگرتکانی حاجی مستەفا بێت ڕادەی گەیاندنی خزمەت گوزاری لە بۆ گوندەکان من وەکو ڕەئی خۆم زیاتر احتیمال لەسەر ئەوە دەکەین چەند ئاوەدانە بە جۆرەی ئاوەدانیەکە مامەڵەی لەگەڵ دەکەین بێگومان ئەگە گوندێک ئاوەدانتر بێ ئێمە زیاتر پەلە دەکەین لە پێشکەشکردنی خزمەت گوزاری لە بۆی ئێمە دەتوانم بڵێم خزمەت گوزارێکی زۆر باش لە گوندەکان جێبەجێکراوە ڕێگاوبان من دەتوانم بەداتەوە ئامار پێت بڵێم ئەم ساڵ و هەمووشمان بڵاو کردیتەوە زیاتر لە 6 ملیار دینار پرۆژەمان لە قەزای مەخموور تەنها لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە جگە لە پرۆژەکانی ئەوەی لەسەر مووسڵ ئەو پرۆژانێکە لەسەر حکوومەتی ئیتیحادی جێبەجێ دەکرێن لەوێ و هەروها ئەوەی لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازەکان جێبەجێ دەکرێن بەڵام من یەکشت دەمەوێت بڵێم کێشەی مەخموور چەند کێشەیەکی سەرەکین دوو کێشەی سەرەکیە کێشە یەکەمیان کێشەی ئیداریە زیاتر و کێشەی دووەمیان کێشەی جوتیارانە ناوچەی ئێمە ناوچەیەکی کشتتوکاڵیە 180 دانیشتوانەکەی جوتیارن و بەکاری کشتتوکاڵی خەریکن 7 ساڵ هەر تا 8 ساڵ دەتوانێت بڵێم ئەم ساڵیش داخلی وشکە ساڵی بووین لەسەر یەک وشکە ساڵی باری ئابووری خەڵکی ناوچەکەمانی بە شێوەیەکدا ڕماندووە کە هەرچەند پرۆژەی خزمەت گوزاری بکەین و دە ئەوەندەی تریش بکەین سوودێکی نابێت لە بۆ خەڵک چارەسەری سەرەکی ئێمە دوای ئەوەی کە دراسەیەکی وردمان کرد لەسەر ناوچەکە دوو هۆکاری سەرەکین کە دەکرێت چارەسەری کێشەی مەخموری پێ بکرێت یەکەمیان 180 خەڵکی ئەو ناوچەیە کە جوتیارن دەبێت کێشەی ئەوان چارەسەر بکەین پرۆژەیەکی ئاودێری ئێمە وەکو چارەسەر پێشکەشی سەرۆکی هەرێمی کوردستانمان کرد کاتێک لە مانجی 11 ساڵی ڕابردوو سەردانی قەزای مەخموری کرد و بەڕێزیان بەڵێنی پێدان کرد بۆ ئەمە هەنگاوی جددی بە هاوێشترێ چونکە ئێمە وەکو پرۆژەیەکی ئامادە پێشکەشی جەنابیانمان کرد و بەڕێزیان لە ڕێگای سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنماییدا وەزارەتی کشتتوکاڵ ساڵی 2012 بڕی 2 ملیار دینار دانراوە بۆ تەنها نەخشەسازی و دیزاینی پرۆژەی ئاودێری دەشتی قەرات کە من دڵنیام ئەگەر ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچەیە چارەجی ئەوەی ئێستاش پرۆژە پێشکەش بکاتن خەڵکیشی زۆر دەگەڕێتەوە و زۆر ئاوادان دەبتەوە ئەو ناوچەیە چونکە تۆ هەر خزمەت گوزاری پێشکەش بکاوێ خەڵک دەرامەتی نەبوو هیچ سوودی نابێت بۆ هیچ کەسێک لەبەرەوە ئێمە بە باشی تەشخیصی ئەو کێشە گەورەیەمان کردی لە ناوچەکەمان و ئەومان گەیاندوتە جەوابی سەرۆکی هەرێم و بەڕێزیشیان لە ڕێگای وەزارەتی کشتتوکاڵەوە هەنگاوی جددیان هەیەشتووە ئەم ساڵ لە بودجەی 2012 2 ملیار دینار دانراوە بۆ نەخشەسازی و تەسمیمی ئەو پرۆژەیە بۆەوەی بە زووترین کات دەست بە ئیش بکرێت تێدا ئەوە پرۆسەیەکی درێژخایەنە سەبارەت بە لایەنی دووەمی کێشەکانی مەخموور مەسەلەی بێکاریە ئێمە ڕاست ئەگەر 180 بێدەرامەت بوو 120ەکەی دیش بازاری کەس دەبێت بەڵام دەبێ ئێمە بە شێوەیەکی زانستی تر بیر لە کێشەکە بکەینەوە ئەوەی کە خاوەنکار و بازار و بە دوای ئیش و کاردا دەگەڕێتن ئەوش پێویستی بەوەیە کە دەرفەتێکی پێ بدرێت پێویستمان بۆیە خەڵکێک بێتن لە ناوچەکەمان سەرمایە گوزاری بکات کارگە دروست بکاتن بۆەوەی هەلی کار بڕەخسەین لە ناوچەکەمان بۆ ئەوە ئێمە دووسێ کێشەی بەڵێ دووسێ کێشەی گەورەمان هەیە سەرچاوی وزا گەورەترین گرفتمانە کە هەتا ئێستا کارەبای ئێمە لەسەر مووسڵە و ڕۆژانە 2 ساعت هەتا 4 ساعت کارەبای سەرەکی هەیە کێشەی دووەم کێشەی گواستنەوەیە واتە ڕێگاوبان هەتا ئێستا شەقامی مەخموور هەولێر شەقامێکی ناخۆش و ناڕێک بوو کە ئەویش یەک لە کێشەکان بوو کە دەستنیشان کرا ئەوەی تریش مەسەلەی ئاو بوو کە زیاتر پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە نەک وە بەرهێن و سەرمایە گوزاری بەڵام ئەویش دیسان کاریگەری خۆی هەیە لەسەر بارودۆخی گشتی ناوچەکە. هەبێت دەسەڵاتی کوردی لەمە بەدواوە ئەگەر تا ئێساش هیمەتی نەکردووە
لە ئێستا بەدەوا هیمەتێک بکات بۆ ئاوردانکردنەوەی گوندەکان بۆ ئاوردانەوە لە دانیشتوانی گوندەکان بۆ ئاوردانەوە لەو گوندانی کە پشت و پەنای ئەوان بوون پشت و پەنای شۆڕش بوون بۆ دانیشتوانی ئەو گوندانی کە تا ئێساش دانیشتوانەکەی مشتێ خاچی گوندەکان بە هەموو دنیا نادەن تا بەرنامجکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ